زۆربەی گوندەکانی کوردستان بەهۆی کەمی خزمەتگوزاری ئاو و کارەباوە نزیک بوونەتەوە لە چۆڵبوون. ئێستا وەکو جاران گوندەکان پشت بە کشتتوکاڵ و ئاژەڵداری نابەستن، چونکە بەرهەمەکانیان پارە ناکات و حکومەتیش پشتگیری بەرهەمی ناوخۆ ناکات. لیژنەی کشتتوکاڵ لە پەرلەمانی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشە و کەموکوریەکانی گوندنشینەکان سەردانی پارێزگای سلێمانیان کرد و لەگەڵ پارێزگار و ئەنجومەنی پارێزگا کۆبوونەوە. سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ لە پەرلەمانی کوردستان دەڵێت کاتێک حکومەت هیچ پشتگیریەکی گوندنشینان ناکات و لە ڕووی کشتتوکاڵیەوە هاوکاریان نەبێت، چۆڵبوونی گوندەکانی لێ دەکەوێتەوە، بەڵام ئەوان ئەوەی لە دەستیان بێت بۆ ئاوەدانی گوندەکان دەیکەن تا جارێکی دیکە ببوژێنەوە. پێم وایە بارودۆخی کشتتوکاڵ، ڕەوشی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان بەرەو ئاقارێکی زۆر مەترسیدارە. بەم شێوەیە بڕوە جوتیاری ئێمە کشتتوکاڵ ناکە. پاڵپشتینە لەلایەنی حکومەتەوە. من حەز دەکەم بزانم داخوا یعنی حکومەت چ جۆرە پاڵپشتێکی هەیە بۆ جوتیار و بۆ خاوەن پرۆژەی کشتتوکاڵی یا بەرهەمهێنی کشتتوکاڵی چی هەیە؟ لەولاوە کار ئاسانیەک نییە، ئەنی پێی پێویست کە ئەم بەرهەمانە ساغ بێتەوە. لەولاشەوە بە قاساخێنان و بە کتابهێنان ئەو بەرهەمەی کە زوتیاری ئێستا بەرهەمێنەوە دەهێنرێ ئەویش دیسانەکە زیانێکی زۆری لێدا. هەر لەم ڕوانگەوە بۆ نمونە پەیینی کیمیایەکەم باسم کردووە. ئەم ساڵ بۆتە کێشەیەکی زۆر گەورەی زوتیاران. ساڵان پەیینی کیمیایی بە 470 بووە، ئەو پەری ینی باش هەرە باشەکەی بە 500,000 بووە. ئێستا بۆ بە ملیۆنی وەگانی ملیۆن 500,000 دینار. خۆی گەنمی بنێتەوە گەنمی باش لەوانەیە بە 500,000 بێ، لەوانەیە بە 470,000 بێ، بەڵام پەیینی کیمیایەکەی بە ملیۆنێک نیوە. زوتیار چۆن کشتتوکاڵ بکە؟ ئەوە بڕوا بەڕاستی کشتتوکاڵ ناکرێت لە هەرێمی کوردستان. ئەو کات هەرێمی کوردستان ناسار دەبێ بۆ دەستکەکەرە وزێکیش بۆچی لە تەماتەیەکیش لە ئێران و توران بپارڕێتەوە بە نرخی زۆر گرانج بێنی بە هەرێمی کوردستان. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ئەوان دەزانن گوندەکان فرامۆش کراون و جوتیاران نیگەرانن لە پشتگوێخستنیان، بەتایبەت وشکە ساڵی بێ ئاوی تەنگی با بەشێک لە گوندەکان هەڵچنیوە، بەڵام بە هەمووان کار دەکەن تا بتوانن ڕێگە چارەکان بەیەکەوە بدۆزنەوە و چارەسەری کێشەکان بکەن. هەردوو لامان تێگەیشتوون لەوەی بەڕاستی گرفتەکان زۆر گەورن، بە تایبەتی بۆ جوتیاران هەم لە ڕووی شکە ساڵی هەم لە ڕووی ئاو بۆچی بۆ بەخێوکردنی چێلگەی پەلەوەر و هەروەها بۆ مەڕداری و بۆ باغداری بۆ تەنانەت بۆ ئاوی خواردنش گرفتێکی گەورە دروست بووە. ئەمساڵ هیوادارین بە هەموو لایەک بتوانین چارەسەر بکەین. سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ لە پەرلەمانی کوردستان دەشتێت دەبوو ئێستا سێکتەری کشتتوکاڵ بکرایە بە سێکتەری یەکەم و حکومەت لە جێگەی نەوت پشتی پێ ببەستایە، بەڵام نەکەر ئەوە نەکراوە، بەڵکو کشتتوکاڵ بە تەواوی فرامۆش کراوە. حکومەت هەمومان هەم بە هەموو لایەک ئەم سێکتەری کشتتوکاڵ بکەین بە سێکتەری یەکەم. بە قسە نا ئەم هەمیشە دەڵێم تاکە سێکتەر نا، وەکو چۆن ئێستا تاکە سێکتەر نەوتە بۆ داهاتی و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. من ناڵم تاکە سێکتەر بە کشتتوکاڵ بێ، بە سێکتەر یەکەم کشتتوکاڵ بێ، با نەوتە بێ، با پیشەسازی هەبێ، با گەشتگوزار هەبێ، با بازرگانی هەبێ، بەڵام کە ئایا سێکتەری کشتتوکاڵ ینی سێکتەری یەکەمە لە گرنگی پێدان هەر بە قسە سێکتەری یەکەمە، بەڵام حەز دەکەم بزانم بە گرنگیدان چەند سێکتەری یەکەمە. ئەم یەک نمونەتان بۆ بینمەوە هەر بۆ هەموو لایەک بەڕاستی. حکومەتی هەرێم بە درێژایی کابینەکانی هیچ پلانێکی نەبووە بۆ باشکردنی سێکتەری کشتتوکاڵ. کۆچکردنی دانیشتوانی گوندەکانیش بۆ شارەکان باشترین باڵگەیە، لە کاتێکدا هەرێمی کوردستان خاوەنی خاکی بەپیتە و دەتوانێت ببێت با وڵاتێکی بەرەمێنەر لە بواری کشتتوکاڵی، کەچی بەهۆی گەندەڵی و خەمساردی حکومەتەوە کەرتی کشتتوکاڵ هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆیەوە نەبینیوە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.